بەڕێزان سڵاتان لێبێتەوە کاتتان باش دەنگبەستی ئەمڕۆی بازاڕەکانمان پڕ بۆ لە نیگەرانی هاوڵاتیان نرخی گۆشتی سوور و گۆشتی مریشک گەیشتۆتە ئاستێک کە لە توانای زۆربەی خێزانەکانمان دەنەماوە بیکڕن پرسیارەکە ئەوەیە بۆچی سفری هاوڵاتیان ڕۆژ لە دوای ڕۆژ لەم خۆراکە گرنگە بێ بەش دەبێت ئایا قێرانی ئابووری و دابەزینی بەهای دراوە یان کەم و کوڕی لە سیاسەتی کوشتتوکاڵی و کۆنتترۆلی بازاردایە لە وڵاتەدا کێ بەرپرسە لەم گرانبوونە خێرایە و کێ چاودێری ئەم هاوکێشە ناهاوسەنگە دەکات لەگەڵمان بن بۆ وەرگرتنەوەی وڵامی ئەم پرسیارە. سڵاو لەبێتم کاتت باش خۆشبی سپاس دەکەم ئەم کاتی تۆش باش خۆش هاتووی گۆشت بکڕی ئەرە وەڵڵا باشە چەندێکە کڕی وەڵای کیلۆ نییە نرخەکەی چۆنە بەلاتەوە وەڵی نرخەکەی زۆرە بەڵام ئیتر خۆ ناشکرێت تۆ هەرنەی خۆیت ئێستا خەڵک وای لاتۆ بەڕاستی عەرەکەی وا بەرز بۆتەوە ئێستا من جاران ئەو پیاوە خۆی ئەزانێ معمیلی خۆمە مانگی وا هەبوو بایی 250 هزار مەبرد ئێستا لە مانکە ئەو پڕەکەی بایی 50 برم داماوی وا هەیە بەخەویش نایبینێت هەیە بە ساڵێک جەژ ناوجەژن مەگەر بیبینە ئەویشی خێری ئەم لاولای بۆ بچێ یعنی زروفێکی زۆر ناخۆش و گرانیە و کەس بە کەس نییە و ئیتر وەلحاصل محاسبە نییە وڵاتەکەمان دڵسۆزی نییە بەڕاستی ئەوەیە مەسەلەکە حاجی زۆر لە دڵایە بۆم باس کە بزانم چی لە دڵایە وەڵی ئەم وەزعی من بەخوا خۆم ڕەنگە باش بم بەڵام بخوا بەزێم بە خەڵکایەتەوە خۆ ئەگای لێ شتێک ئەخۆم جاری وا هەیە خۆشە لە ماڵەوە یەکسەر ماڵی وان بیرەکەتەوە کە 2 ساڵ لە نانوشا خوات ئاوا خەفەت بۆ شان ناخۆم دوای هۆکاری گرانبوونی نرخی گۆشتی مریشک و گۆشتی سوور بۆ چییە بۆ چیە گەڕی هی بێپلانی دەسەڵاتمانە بێپلانی دەسەڵاتەکەیە بێ پلانی نییە ئەگنا هەموو وڵاتێک پلانی هەبێت بەرگەی گرانی شەگرێ و دوای فترێ ئەو گرانیە داوامەکە دوایی چاکە بێتەوە بەڵام ئەمن پلانیان نییە. السلام عليكم خوا بازار باش كامكم بخير بسرت زور سپاس بۆ جەنابە سي باشا زۆر سپاس بۆ جەنابەی تۆ چۆنی باسێکی بازار مۆکە بازار چۆنە دەبارەی چیەوە گۆشتی سوور وەڵاهی گۆشتی سوور ئێستاەوە بە 22 سارە و حیوانیش بە 25 گران بووە بەڵێ گران بووە مایانی چگار گران بووە بەعام هەموو شتەکان گران بووە هۆکاری گرانبوونەکەی چییە وڵی هۆکاری گران بوونەکەی چییە خۆت هەموو خەڵکەسانی حکومەتیش باش دەزانێ حکومەت بەرپرسیارە لەم گران بووینە لە هەموو شتێک بەس حکومەتە لە حاڵەتێکە سە هەموو شتێک توانێ بێنێت یارمەتی خەڵک بات ئەوە سیرەکەی بەنزینە خۆی بەرزی کرۆتە بۆشی دانابەسێتوانێ تۆزێ فکرکەنەوە بیر بکەنەوە بزانێکە ئەمە تاکی ئەمە بەس نییە ئەم هەموو دەرامایەکرێت لەسەر ئەم تاڵانیەکە چۆن دواییت ڕۆ ئەبن تۆزە بیر لەو شانە بکەنەوەنێ بیر لە دوا ڕۆژی خۆیان بکەنەوە بیر لەوە بکەنەوە کە ئەم میلەتە بەیانی خوانە خواستە شتێک بوو ئەم میلەتە یارمەتیان بە پشتیان بگرێت بازارتان شکاوە وەڵی نەکشکاوە ئەژنۆشی شکاوە باسی بازاری چیەکەیت ئەوە بازارەکە سێریکە خۆشی چاک بیبینە. حاجی گیان خوا بازارە باوسڵاو لێ یاخوە بەخێر بێن سەر چاوەکانم سەرسەرم بازار چۆنە واللهی بڵێم چۆنە بەڕاستی فترەیەکە ئەوە یەک دوو ڕۆژێکە بازار زۆر خراپە بە نیسبەتی گرانبوونی ئەمریش کوشتەوە هەستەکەم بازار زۆر ناخۆشە و هۆکارەکەی چییەوە بەرز بۆ هۆکارەکەی ئەوەیە پەیوەندی بە مەوسمی گەرماکە هۆیە لەبەرەوەی جەوەکە زۆر گەرمە مەسەلەن ئەو مریشکە ئەگەر بۆ نمونە ئێستا بە 40 ڕۆژ پێ بگا لە مەوسیمەکانی ترە ئێستا بە 50 ڕۆژ پێگا بە 100 ڕۆژ پێگا دووە ئەکەوێت چۆن تەعامل لەگەڵ نرخەکەیەکە واللهی خەڵک ئێستا ئەگەر موچەکە بن تا حدێ باشترە جوانەکەم ئەگەر موچەی ماگانەی خەڵکەکە بن خەڵکەکە تۆزێ باشترە جوێی لە گرانی چۆن تاڵە خەڵک جوێی لە کە موچە هەبوو جوێی لە گرانی نەبووە بەڵام ئێستا سەرباری گرانی مەسەلەن گرانیەکەش موچەکەش فەرمەوە 52 ڕۆژە خەڵکەوە تا ئێستا لەبەر پەنجەرەکانە وەستاوە بۆ موچە یعنی ئەوە چی ئەوە چی پیاڵەن چی بکە موادەکان والله خەڵک چی بکە تەشتێ خۆر بگرێتەوە بیکا بەسەریا و تەواو چی بکە یعنی خەڵک چی بکە یعنی موچەی نەبێ و مریشە گران ببێ کێ بەرپرسە هەمووی حکومەت بەرپرسە هەمووی حکومەت بەرپرسە
هەمووی لە ئەستۆی ئەوانە هەمووی ئەوان بەرپرسن زۆر زۆر بەداخەوە بەسە ئیتر بەسە تەواو کورە عیبە بە قورئان شەرمە کورە حەیامان چوو لە هەموو وڵاتانە بە قورئان زۆر عیبە وڵات لەم وڵات لە هەموو وڵاتەکانە حەیامان چوو کورە مشکلەی کارەبا کورە مشکلەی غاز کورە مشکلەی مریشتێک کاکە وەڵڵاهی عیبە ئیتر بەسە کورە ئیتر بەسە وەڵڵاهی بە خۆتانە نەستنەوە بە قورئان تەواو بن سوێن بە ئەڵڵا بەسە ئیتر کاگاسۆ خوا بازار ڕبە تەندروستی چۆنە؟ سەلامە بیاخوا سپاس دەکەم بازار بووە چۆڵە وڵی بازارەوە بە ئام وایە کارەکەی چییە؟ وڵی هۆکارەکەی پارە نیە و مەعاژ نیە و مەعاشەکەی را بەس بەشی هیچی نەکرد نرخی گۆشت چۆنە؟ وڵی وەرکو خۆیەتی ئەم جۆرەکە بە 22 کاوڕیش بە 25 نرخەکەی بەرز بوویەوە هۆکارەکەی بۆ چی تا 26 ڕۆژ 27 ڕۆژ بەزی ترەوە بەرخەکەیە لەمانیشا بەرخەکە تۆزە فەرقی لەگەڵ سعرەکە بەڵێ کاگاسۆ من سێری دوکانەکان دەکەم هیچی نرخی سابتی لەسەر نییە هۆکارەکەی بۆچی دەگەڕێنی؟ وڵی نرخی سابت ئێمە لەمان نرخەکەمان سابت نییە بۆ نمونە بە دەڕۆ جارێ مانگە جارە گەر سەری زیینە قەپان بڵێن بە نۆ بێ ئەتوانێن خێ لەسەر ئێمە دانێن بە 25 بین ئەتوانی 25ەکە هەڵواسین بەس لەوێ جێگیر نییە بۆ ئێمەنیجی نرخێکمان نییە بازارەکە ئازادە بازار ئازاد ئیتر هەچ کەس فرۆشە بەس ئیتر بە جۆرە ئەرز و تەڵەبی خۆی تریوایە بە 25 بە 26 ئەم بە 22 ئەیرێ جۆرەکە کە ئاوایە بەس وەکو نرخی سابتمان نییە مشکیش بە هەمان شێوە گران بووە خەڵک زیاتر خواستی لەسەر کامیانە و بازارەکە وەکو جاران ماوە وڵی مریشکەکە هەر بەهر حاڵ باشترە لە چاو گۆشتەکە لە بەرەوەی سەرەکەی کەمترەی ساوازم 2000ێکی چۆتە سەر دوسێ ڕۆژە بەس ئیتر گۆشتەکە تا 25 تر بە 25 و بە 26 و بەس تام کاتە بە 25 خەیرانی دارایی و باری ئابووری بۆتە هۆی گرانبوونی نرخی گۆشت هەموو شتێدا هەر گۆژ نییە هەموو شتێ بازاری وەستاوە بەرپرسە لەم گرانبوون ئەو کەسێک کە حکومڕانی ئەکا ئەوە بەپرسە بە دوچوونی بۆ بکەن شەر نییە ئەو ئاگای لە مەسەلانە بێ شەر نییە حکوومەتی هەرێم ئاگای لەم مەبێ کە لە سنوورەکانە و گۆشت دیات حیوانیت چەند جار گومەرجی لێسەرێ خۆت گۆشتی مریشکە کڕی من ئەی چۆن نایکرم ئەم گرانی و پێ چۆنە؟ هیچ گرانێکم پێ باش نییە نەگەر گۆشت هیچ شتێک ئەنی دەبێت زەید بۆ لە یەکونێ و بە بە 3000 دینار ئەوش گرانی نییە هەموو شتێر گۆشت نییە ئەرزم کردی سەورەکەی تاکەی بەم شێوەیە نرخەکان لە بەرزیدا تا ئێمە یعنی خۆمان شتی خۆمانمان نەبێ هەر لەوە چۆمە چامان لە سنوورەکانە زارن لەم بێ بازاڕیە زیاد لە حەد بەس مەجبوری هەر بیکەیتەوە چیەکەیت ئێمەش ئەڵین کە گۆشت گرانە ئەنی لەوەی هاوڵاتی وایە کە ئێمەڵین گۆشت بە 26 و 27 بە نەزرێش کە لێمە تێبگا ئەتوانێت خۆی لەمان ئازادە بچنەمان بزانن قسەکان ئێمە ڕاستە ڕاز نییە تا چەند ئەمە بوونی هەیە نیەتی بەس هیوادارم حکوومەت هێرم بەما بە دوچوونێ بەم نرخی گۆشتا بکات لەبەر ئەگەر سنوورەکان بۆ ئێمە ئازاد کا هەم تۆزە بارودۆخی هاوڵاتیش باشترە بێ بۆ ئێمە کاکە براکەم سڵاو لە بێتم کات سڵاو لە جەنابە بەخێر بێت بازار چۆنە؟ وڵی بازار چۆنە یعنی لە چاو بازە شتێکە لە چاو گرانیە باشە لە خوا بەزار نرخەکان بۆ گرانی وڵی بەدەست ئێمەنیە نرخەکانە کردەوە بە حکوومەت هۆکارەکەی چییە؟ حکوومەت دەبێ بەرپرسە ئەبێ بگەوەردە لە بۆچی حیوان نییە بۆچی گرانە ئەگەر تۆ بۆ داهاتمان نییە ئەو حیوانشمان کە هەیە با ڕێگری لەکە نەڕوا بۆ جنوب هەر لۆرێ سێ چوار ملیۆن داوەرەگرن بۆ جیوانی خۆیان ئەگەر ئەو نەڕاتە جنوب خواری عێراقەوە بەشی کوردستانەکە ئەوەی کەیت بە تاکید هۆکارەکەی اینجا ئێمە چەند هۆکارێکشمان هەیە جاران لە سووریا و لە ئێرانۆمانەوە و حیوان نایەتە ناوە لەبەر ئێرانیش بەونش ئێران ئەمریکا و شەڕی ئەمریکا تاسی لەسەر ئەمی کوردستان هەیە خەڵک نیگەرانە لەم وەزع لەم بارودۆخە لەم گرانیە خەڵک لە هەموو شتە نیگەرانە یعنی هەر گۆشت نییە تۆرەسەی کارەبایە بانزینە نەوتە ئای تۆ بەم چ لە هاوینە بەرمینە نەوت بە 200 لە زادنار بەرگرانی لەسەر خەڵک اینجا تۆ ژیوانشە بەتاڵ بە گۆشتیش بدەتە پاڵی مریشکار وەکتەر ینی ئەوەی پێداوسی ڕۆژانە بە میگرانە مریشکە کڕی وڵی تەمانە تۆ چۆن کاتیشکات سەسفرە پێویستی بام خواردنێکە پێشتر چەنە دەکڕیوە لەم گرانیا چەنێگە وڵی ئێمە بەجێری ئەوەی بەنسبێت ئێمە کە کاسبین و بژێوی ژیانی خۆمان لەبەر لە زۆربەی کەس باشترین لە کۆمەڵێک کەسەوەی کە فەرمانبەرە قوڕ بەسەر چاوەڕێی مەعاشەکە کرێ خانوویە تەسیرە قورسەکەی سەڵەسەکە لەسەر ئەوەکە بۆچی وایان لە خەڵک کردووە کە بەلایەوە قورس بێ ئەگەر بێت کیلۆیە گۆشت لە دوکانەکەی توای بکڕێت ئەزانی بۆچی بەلایەوە قورسە بەلای قورسەکەی چییە؟ تۆ سێرەکەی کابرا جیفانی پارەی بێنیە مەعاشەکەی لە وەختی خوا وەرناگرێ ئەگەر کابرا پارەی بێ 1000 دینار 2000 دینار بچێتە سەر گۆشت زۆر نییە ئەوە لەبەر ئەوەیە
بۆچی نرخەکان بەم شێوەیە گران بوون؟ ئەزای چی وەکارەکەی چیە حکومت هیچ باجی نیە چی دام و دەستگای حکوومەتی هەرێ مناڵن حکومت درۆوەکە هیچیان باگنی ڕۆژ بە ڕۆژ باش دەسەر خەڵک زیاکە تەنیا عەلە بوون منە بە 600 دلار بێک و مرگەکەی 500 دانا 500 دانا ئەوان باگیان نییە بەس پارە بێتە جیفانی ئەنجاو خەڵکە ڕەش و ڕوتەش بەیانیەتە دەرەوە ئێوارە وەکوە تەشبیە نەبێ بۆ ئینسانە چۆن حیوانەکەی بۆ شاخەیە ئێوارە خۆی هاتۆی نەشاتەوە هێتە یان گورگەی خوا یان لە شوێنی خۆی منە دۆتا بەین ساحەبەکەی چێ ئەم وڵاتەش وای لاتوە ساحێبی نی وەکوایەتە بێشوان هەچ کەس هەڵەسێ باز لەسەر ئەم خەڵکە زیاکە حکومە دەڵە فلانشە وەڵاو لە سا 20مان کارەوە کورە تو با بە مەعاشەکەی خەڵک بە خەڵک بۆ قەرزارە بازاڕی ئێوەژە بژێتەوە هەمووی نەک من هەل لە دەرزی فرۆژەکە تا ئەگا بە کشتێکی گەورە هەمووی ئەبوژێت بە زەمان 50 ڕۆژ مەعاشە بیا بە خەڵک بیا بچی لەگەڵ ئەم گرانبوونەشە لەگە ئەم گرانێشە ئێسا گەڵایە تۆ زەدا بەزێتەوە حیوانیش لە یەک وڵاتەوە نایە ئیلا ئێرانەوە ئێرانیش کە بە قاچاقێت لەو دیوەیە یێتە سنووری یەکێتی کە جیرا چولێ دۆلارێک بۆ مرگەکەیەت یە کابراکە چی بکە ینی نازانجی جوتی حیوان بە 500 میلیۆن تمەن بۆیە ئەم دیوەدەی خۆیان نەگیریەوە مسادەرە نەکرێت ئەم دیژە لێرە چولێ دۆلارێک بگیرێ بە قاچاق دۆلارێک یعنی بووە لەم خەڵکە ئەکەن وەڵاو خەڵکە وەکو نازان وەکو چی سیرەکە وەڵای کافر باشتر حەک کافر بە کافرەتی خۆی کە دیلەکە ئەگرێت بەزەی پێێتەوە نانێک و ئاویشیاتێ بەڵام ئەمان ڕۆژ بە ڕۆژ تێزا بەکەن باخقوردی خەڵک نای خەڵک چی بکە حەزەگای چیمیایی پێگە و نەجاتی کاتێک هاوڵاتی نەتوانێت بنەڕەترین پێداویستی ژیانی دابین بکات ئایا مانای وانە کە ژیان خۆی کەوتۆتە ژێر بەرپرسیارێتەوە قەیرانەکە تەنیا گرانبوونی نرخی گۆشتی مریشک و گۆشتی سوور نیە بەڵکو تاقیکردنەوەی سەبر و بژێوی خەڵکە خەڵک پێویستی بە بەڵێنی کاڵ و دروشمی لاواز نییە بەڵکو چاوەڕێی هەنگاوی جددی و بەرپرسیارێتێکی ڕاستەقینەیە پێش ئەوەی سفرەی هەژاران تەواو بەتاڵ بێت من وڵامەکەی بەجێ دێڵم بۆ لایەنی بەرپرسیار سوپاس بۆ بینەربوونتان سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە بەخۆی گەورەتان دەسپێرم ماڵتاناوە